ڕووناکەن. پسپۆڕان و شارەزانیش دەڵێن ئەگەر وا بڕوات دۆخەکە ڕوو لە هەڵدێرە و مەترسی گەورەش بەڕێوەیە بۆ هەرێمی کوردستان. قەیرانی دارایی لە هەرێمی کوردستان بە تەواوی قوڵ بۆتەوە. ئیش و کار ڕوو لە کەمیە و موچە خۆرانیش بەردەوام چاوەڕێی دەمی ئەنجومەنی وەزیرانن تاوەکو هەواڵی هاتنی موچە ڕابگەێنێت. کێشەی کۆمەڵایەتی و لێکرازانی خێزانەکان زیادی کردووە. وەکو دەوترێت سیاسیەکانی باشووری کوردستان لەبەر کێشە سیاسیەکانی خۆیان بە تەواوی سکی برسی میلەتیان لەبیر کردووە. ئابووریناسان دەڵێن گەشتبین نین بەو بارودۆخەی کە ئێستا کوردستانی پێدا تێپەڕ دەبێت. ئایندەیەشی گەشت نابینم ئەگەر ئەو حاڵەتە ئاوا بەردەوام بێت، چونکە هەموو کایەکانی ئابووری کۆمەڵایەتی دامەزراوەکان بەهۆی نەبوونی پارە و داراییەوە تووشی هەڵوەشانەوە دەبن و لەوەش ترسناکتر ئەوەیە کە ئاوا بەردەوام بێت ئەو کاتی لەوانێت کۆی ئەوەی کە پێڵێن هەرێمی کوردستانیش تووشی هەڵوەشانەوە بێت. لە دوای هەفتەی شوباتی 2002 هاوڵاتیانی باشووری کوردستان گوتافی چاکساسیان بەڕووی حکومەتدا بەرز کردەوە. ئۆپۆزیسیۆن وەکو نوێنەری خەڵک بڕیاریدا بەشداری بکات لە حکومەت و پردی گەیاندنی داواکاری شەقام بێت بەدەسەڵات. دوای تێپەڕبوونی 6 ساڵ داواکاری شەقام بە هەڵبەسێردراوی ماوەتەوە. گەورەترین دەستگای شەرعیش کە پەرلەمانی کوردستانە داخرا و سەرۆکی پەرلەمان و وەزیرەکان نێدرانەوە ماڵەوە. ئێستا ژیانی خەڵک زۆر لە پێش هەفتەی شوباتەوە خراپتر بووە و ئومێدی چاکسازی لە بیری خەڵکدا بە تەواوی سڕاوەتەوە. دەوترێت ئەوانەی کایە سەرەکیەکانی دەسەڵاتیان لەدەستا دەستیان داخستووە و نایەنەوێت بۆ خەڵکی بکەنەوە. ئەوەی کە دەستی ئەمە کەوتووەم پاشەکەوتی موچەش زیاتر لەمە هەیە کە دواکەوێ ناترێت. ئێسە و پارەی دایانەوە بۆ پاشەکەوت بەشی لە سا هەفتای پاشەکەوتەکە مانگانە و لەگەڵ زستانە ئەیانوێنە و دابش نەکرێ بەسەر خەڵکە موچەی کەمەندام و خاوەن پێداویستی تایبەت و بەگشتی و هاتی و بار و ئەمانە ئەو فیعانە خانە نشینی زیاتر دواکەوێ. دەوترێت کاربەدەستانی حکوومەتی هەرێم و حیزبە باڵادەستەکان لە جێگەی خزمەتکردن بە خەڵک تورەگەیان بۆ پارە و سامانی ئەو هەرێمە دووریوە و بە ئارزووی خۆیان پارەی تێدەکەن، بەڵام بەرواری پڕبوونی تا ئێستا نادیارە. لە ناوەڕاستی ساڵی 90ەکان ئابووریناسێکی مالیزی پلانێکی درێژخایانی بۆ ڕزگارکردنی وڵاتەکەی لە قەیرانی دارایی داڕێژ. ئێستا هەرێمی کوردستان بەو خۆناغە سەختەی ئاوریدا تێپەڕ دەبێت و پێویستی بە پلانێکی لەم جۆرەیە. بەڵام ئابووریناسان دەڵێن لەلایەن سیاسیەکانەوە دەرگایان بەڕوودا داخراوە و ناهێڵن بەشداری هیچ کایەکی سیاسی و ئابووری بکەن. ڕامی عوسمان کەناڵی ئاسمانی پێیان سلێمانی.